ئێوارەی چوارشەممەیە و کاتژمێر 9 کاتی پێشکەشکردنی بەختی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤیە. بینەرانی ئازیز، من بنار مستەفام و خۆشحاڵم بۆ چوارشەممەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. بەرنامەکانی ئەمڕۆمان حەڤدەی حوزەیرانی 2026 دووتە وەرئەگرێتە خۆی. سەرەتا سەبارەت بە چارەنووسی تاوانبارانی ئەنفال قسەوباسێکمان دەبێت و هەروەها ئەو کەمپینێکە لە ماوەی ڕابردووە بۆ بە سزاگەاندنی تاوانباران بەڕێکەوتووە. و لە تەوەری دوێن بەرنامەکانیشمان دەرەسەرە و ڕێکەوتنەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا بڕیارە دوو ڕۆژی تر لە سویسرا واژۆ بکرێت. قسە و باسمان دەبێت. لە کۆتاییشدا کورتە ڤیدیۆیەک دۆکومنتارێکی کورت سەبارەت بە بێکاری دەبینی. وەک هەموو جارە ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و لە کۆمنت پرسیارەکانتانیان تێبینیەکانتان بخەنە ڕوو، من ئاراستەی میوانانی بەرنامەکانی دەکەم و وەڵامتان بۆ وەردەگرمەوە. لاگەڵمان بن بۆ بەرنامە سەرنجڕاکێشەکانی ئەمشەو. بەڵێ بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا لە یەکەم تەوەری ئەمڕۆماندا قسە و باسمان دەبێت لە سەر تاوانبارانی ئەنفال و بە دیاریکراویش ئەم کەمپینەی لە ماوەی ڕابردوودا بۆ دادگاییکردنی حەجاج و بەرپرسانی تر لە پرۆسەی ئەنفالدا هاتوۆتە ئاراوە. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین کە یەکێک لە چالاکوانەکانی ئەم مەیدانە لە ماوەی ڕابردوودا بەهادینی حاجی بەگرفتارتاش ناسرا و بە ڕێوەر عارف بەرپرسی ڕێکخراوی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری. ڕێوەر عارف، ئێوارەت باش و سپاس کە لەگەڵمانیت. زۆر سپاس بنەرجیان، سڵاو ڕێزم هەیە بۆ هاوکاران و بۆ هەموو بیستەران و بیرەناری رادیۆ پێشەنگ. لەسەر ئەم کەمپینەی لە ماوەی ڕابردووە بەڕێکخراوە، ئەمە پرسیم کە ئەمە چییە دووبارە سەری هەڵداوەتەوە و دەستی بۆ براوە؟ ئەم بابەتە بۆ دووبارە هاتوۆتەوە ئاراوە؟ چونکە دەزانین پرۆسەی ئەنفالەوە نزیک 40 ساڵ بەر لە ئێستا بۆ ڕوویداوەوە، حکوومەتی بەعسیش نزیکی چارەکە سەدەیەکە ڕووخاوە و بە دیاریکراویش ئێوە وەکو کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری ئەم بابەتی داوای دادگایکردنی بەرپرسان لە پرۆسەی ئەنفال و حەجاج بە دیاریکراوی چی بنەمایەکی کاری ئێوە پێک دێنن لە کاتێکدا ئەم کۆنگرەیە زیاتر ڕەنگە نێتوەرکی هەڵسوڕاوانی بزوتنەوە ناڕەزایەتی جەماوەریەکان بێت؟ بەڵێ بناجیان، ڕاستیان ڕەنگە پرسیارەکەت بڕێ فرەڕەهەن بێ، ینی دوو تا سێ بەشی لێ دەبێتەوە، بەڵام لە بەشی ئەخیری پرسیارەکەتەوە بە وەڵام بدەمەوە. لە ڕاستیە ئەمە ڕەنگە ئەمە تەنیا پرسیاری تۆ نەبێ لە ئەوساتێکە ئاژین چ بە دەوری خۆی دەسەڵات ئێوێ هەموو ئەو ڕێکخراوانەی کە هەن تەنیا بەرلوتی خۆیان ببینن، تەنیا مەشغوڵ بن بە ئەو پیشە لە ئەو بازنا کە بە هەرحاڵ خۆیانی پێ بناسێنن. بەڵام ئێمە ڕێکخراوێکی جەماوەرین. ئەم ڕێکخراوە جەماوەریە کارەکەی تەنیا بریتی نییە لە سوونە سەر شەقام و ناڕزایەتی دەبرن. ڕێکخراوێکی جەماوەری ناڕازین بە سیستەم، بە کۆی سیستەمی سیاسی ئەم دەسەڵاتە و بە کۆی ئەو نابەرابەری و نەعەدالەتی و گرتن و کوشتار و نەبوونی ئازادی و ژیانێکی باشی کۆمەڵگاکەمان. لەبەرەوە دەکرێت وەکو زۆر مەدان ئەم دوو ساڵی ئێمە چۆن لەسەر مەسەلەی دەخالەتی تورکیا ئێمە هەڵوێستمان هەبوو، بەهەرحاڵ چوینە دە مەدانەوە، چۆن لەسەر لێدانی با بڵێن بەرەیگەل تەنیا ڕێکخراوێک بووین کە لە سلێمانی خۆپیشاندانمان کردووە، چۆن لەسەر مەسەلەی بەردومانی ئێران خۆپیشاندانمان کردووە هین ئەم ناوچەکانی ناوچە سنووریەکان، چۆن لەسەر مەسەلەی شەڕی ئێران و ئەمریکا ناڕزایەتیمان دەبڕیوە، چۆن لەسەر مەسەلەی ناڕزایەتی مامۆستایان شار بە شار بە دوای ئەم بابەتەوە گەڕێن و دەیان بابەتی کە هەبووە بە ئەرک و وەزیفەی سەرشانی خۆمانمانزانیوە. بۆیە ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئێمە وەختێکە لە بەرابەر ناعەدالەتی و ستەمگەری و هەموو کۆی ئەو ڕێگە و ڕەوشتانی کە ئەستەم و چەوسانە و نەعەدالەتی پەرەپێ دەدەین، ئەمە بە ئەشی خۆمانی دەزانین و وەکو وەزیفەی خۆمانی دەزانین. جاباری
ذاتی و مۆزوعی دۆخێکێتە پێشەوە ڕەنگە بابەتێ بکاتە دەرفەت کات بۆ بابەتێکە هەموو ڕۆژێک یا هەموو کاتێ یا هەموو سەردەمانە نەبوو وەکو قسەی کە تۆ ئێڵێ ڕاستە دوای 29 ساڵ دوای چارەکە سەدەیە بۆ جارێکی کە لەسەر مەسەلەی ئەنفال ڕائوەسی لە ڕاستیە ئەمە ئەکرێت چەند بۆعدی هەیە یەکەم ئەوەیە کە کۆی ئەو کارانەی کە تا ئێستا کراوە لە حەقەتا بە هەموو دڵسۆزیەکەوە بە هەموو لێبڕاویەکەوە بە هەموو توانایەکەوە کە زۆر لەو کەساتی و ڕێکخراوەنە بە لە خۆیان پیشان داوە فیداکاریان کردو دەوریان هەبووە هەڵسوڕانیان هەبووە چالاشیان هەبووە بەڵام وەختێک کە ئەڵێن ئەنفال بە معنای جینۆسایتێ هێشتا لە بەزنە و لە چوارچێوەی جوغرافیای سیاسی ئەم وڵاتە دەرنەچووە و لە کاتێکا گرفتی هەرە گەورە بۆ ئەمە تۆ پێویستێ بۆەوەی هەیە کە ئەڵەی کاتێکە بێ بە جینۆسایت بە ڕسمێت بناسێ ئەبێ لە ئاسی نێودەوڵەتیا ئیش بکەیت گەشتێ لە ڕێگریە گەورەکان و مەوانەعەکانی ئەم ئیشکردن و نەکردنە یا ئەو هەوڵە تەقەلایی کە دەیان کەسایەتی دڵسۆز و لێپرا و ڕێکخرا و دەستە و گروپ لە شار و شارۆچەکانی کوردستانە لە نەکتەنیا ساڵی جارێ زۆرجار لە کات و دەرفەتی جیاوازە هەوڵیان داوە تەقەلایان کردووە بەڵام هەر کەسە بە ئاڕاستەی ئەو چوارچێوە و بازنەی ڕێکخراوەکەی خۆی ئەمێ بڵێن بەهەرحاڵ هێشتا لە کوردستانە بەداخەوە بەبوونی ژمارەی زۆر بەرچاو لە ڕێکخراوی با بڵێن تایبەت بە مەسەلەی ئەنفال و بە مەسەلەی جینۆسایت هێشتا ئێمە چوارچێوەیەک پلاتفۆرمێ کۆمان ناکاتەوە کە قودرەتی خۆمان وەکو هێزێکی کۆمەڵایەتی پیشان بدەین کۆمان ناکاتەوە وەکوی کە کاریگەریمان لەسەر بڕیارەکانی دەسەڵات هەبێ کۆمان ناکاتەوە وەکوی کە دەنگە بین لە هەرحاڵ بتوانێت لە ئاسی نێودەوڵەتیە باڵانس تاسیرمان لەسەر باڵانسەکە هەبێت تالیسیمان لەسەر بەڕێسمەد ناسینی ئەم گرفتە هەبێ جابووی بارحال لە کوردستانە ئەوەی کە لەم ڕۆژانە هاتە پێشەوە بەڕاستی دەرفەتێکی جیاواز بوو بەداخەوە ئێمە لەو سەردەما کە دەستمان پێکرد بۆ ئەم بابەتە زۆر کەس دڵخۆش بوو زۆر کەس بە حەق شادمان بوو بەوەی کێشە لە تاوانبارەکان گیرا و محکەمە کرا و سزا دراوە بەڵام لەم چوارچێوە بوو لە کاتێکە ئەگە کارکتەری عەجاز ڕاوەسین لەسەری کە کەسی یەکەمی تاوانباری ئەم مەیدانەیە و نوگرە سەلمانە یعنی هیچ جۆرە شتێک و ڕووداوێک و بابەتێک نییە لەو جوغرافیا سیاسیە کە ئەم کەسایەتی ئاگاداری نەبێت هەموو ئەو کەسە تاوانبارانە هەموو ئەو کەسانەی سەر بە بارحاڵ لەگەڵ بەعسا بوون چەکداری بەعز بوون چەکداری حزبی بەعز خۆیان بوون ڕاستەوخۆ هەموو کەسانی کە لە قەتڵ عامی خەڵکی کوردستانە بەشداریان کردووە کە سەدان کەسن و ئێستا بلیستی لایانی کەم 250 کەسی تاوانبار لە 258 کەسی تاوانبار لە کوردستانە هەیە ئەمە دەرفەتێکی کردەوە بۆ ئەوەی یەک جاریکە ئەم فایلە هەڵبدەینەوە و یەک جاریکە ڕاوەستین ستۆپێ لەسەر ئەم بابەتە بکەین ئەوی شۆن لە ڕاستیە ئەم بابەتە بۆ ئێمە وەکو مەسەلەی ئەجاج خودی ئەجاج و چارەنووسەکەی نییە بەڵکو کۆی گشتی ئەو تاوانانەیە کە ئەو سەردەما کە ئەجاز لەو چوارچێوە بوو ئەو دەسەڵاتی هەبووە ئەتوانێ مێحوەرێکی هەرە چارەنووساس و گەورە بێ کە بە تەواوی زانیاریەکانی ئەو لەسەر ورد و گرشتی ئەو ڕووداوانی کە لەوێ هەبووە لەوێ ئەنجام دراوە ئەو ئاگادارە لەبەرەوە بارحاڵەوەی ئێمە زۆر سەر زمانی ڕاکێشا ئەوەیە کە تەنیا کافی نییە بڵین خۆشحاڵی خۆمان دەربڕین بڵێ ئەو سزا درراوە بەڵکو شتێکە زۆر مهمە و نابێت دەرفەت بین کە لە دەستمان دەرچێ سزادانی ئەم کەسە تاوانبارە دەبێت دەواازەمان بۆ بکاتەوە بۆ توێژینەوە و لێکۆڵینەوە بۆ ئەوی کە بچینە خوارەوەی ئەم کۆمەلگای و ئەم شوێن و ئەم قەتڵگایی کە سەدان و هەزاران ڕووداوی جرکتەزێن و دڵتەزێنی تیا ڕوویاوە و ئەم کەسە ئەتوانێت کلیلێکی زۆر گەوری ئاڵوگۆڕەکانی ئەو ناوەندە بێ بارحابتوانە سەدان و هەزاران بابەت لەوێ کەشف کات بۆیە ئێمە ڕاوەساین لەسەر ئەوەی کە بەتەنیا بەس نییە بڵین سزای سێدارەدانی عەجاج بەڵکو لە پشتی عەجادەوە کەسگەلێک تاوانبارگەلێکی یەکجا گەورە فراوان زۆر هەیە دەبێت دەستمان پێ بگە خۆشحاڵانە ئێمە کە وەختی ئەم قسەماکرد لە ئاستیکی زۆر کۆمەڵایەتی بە فراوانەکە ڕەنگاگەریەوە یا بینەران کۆنگرە ڕۆژنامەکەی ئێمە دیبێ لە گەرمیانە لە ڕاستیە ئەتوانم بڵێم لە ئاسێکی زۆر باش خەڵکانێکە کەسایەتی دیاری ئەم ناڕزایەتیە بوو کەسانی دیاری 20-25 ساڵ هەڵسوڕا بوون لە ناوسەکە بارحاڵ کەسانێک بوون کە ماندوو بن بە دەزەم قەزەیە و بە هەدەور و کاریگەریشی باشیان هەبووە لەوێ لە ئاراسەیەکی زۆر باشە لەوێ لە چوارچێوەیەکی زۆر باشە لەوێ بە ئاراسەیە قسەیان کرد کە بە هەمان شێوە ئەو
تێڕوانین و بۆ چوونانەی ئێمە لەسەر ئەم کەیس و ئەم بابەتە چی بوو بەرحاڵ توانیان ئەوان ئەم هەڵوێستگیریە فراوان و فراوانتر بکەنەوە و تاسیرێکی زۆر باشیان هەبێت. جا بۆیە بەرحاڵ ئەوە پەیوەندی بەوەوە هەیە کە لەم مانگە لە ماجی ڕابردووە بابڵین چواردەی سوار وەختی کە ئەو سزاکە وەرەگرێ دەرفەتێکیە بە کۆنگرە کە بۆ یەکەمی جار لەسەر مەسەلەی ئەنفال هەڵوێستەیە بگرێت کە ئێمە ئێستا پلاتفۆرمێکمان هەیە لە داهاتووە ئەم کاری ئێمە بریتە بێت لەوەی کە لەگەڵ هەموو ڕێکخراوەکانە کە پەیوەندیان بە مەسەلەی ئەنفالەوە هەیە کۆنگداکەین پانێڵمان هەبێ سینمینارمان هەبێ بارحە کۆبوونەوە دیدارمان هەبێ و بتوانانی ئەو پلاتفۆرمی کە ئێمە هەمانە بێ بە جەمسەری سەرەکی هەموو ئەو ڕێکخرا و دەستە و گروپانەی کە بارحاڵ بە خەمی ئەم قەزەیەوە وەکو نازنامەیە لەسەر مەسەلەی ئەنفال بتوانانی چ لە ناوەی کوردستان و چ لە دەروی لە دەرەوە لە هەندەران کاری لەسەر بکەین و بەڕادەیە تا ئێستا ئەو کارانەی کراوە بارحاڵ هەنگاوگەلێک بۆ کە توانم بڵم لە ئاسێکی باشە پێشکەوتنی بەخۆی و دیوە نابێ ئەوە فەرامۆشکەم کە لە ڕاستیە ئێمە لەم بوارەشە لەم مەقتەعە تاریخیا بەتابەتی ئەوەی کە تأسیری هەبوو لەسەر ڕێکخراوەکان ئەوەی تأسیری هەبوو لەسەر پەراکەندەیان ئەوەی لە تأسیری هەبوو لەسەر ئەوەی کە ئاراستەی بەدادگایگرتنی تاوان باران بۆ شوێ بڕوە بارها پاتوێشێتی بوو کە دەورێکی زۆر خراپیان هەبوو لەم بارەوە و هەتا دوایین ڕۆژەکان کە ئێمە چوینەتە مەیدانی ئەم پای ئەم کەمپینەوە بارها دەورێکی ئەرێ نێگەتیڤیان هەبووە بەچ شێوەگەمێن لەسەر ئەوە ڕوونکردنەوەی زیاتر بیت و بە تایبەتی ئەوەی کە ئێوە وەکو ئامانج خستوتەنەتە دەستورکارەوە پرسیاری من ئەوەیە کە چۆن دەسەڵات تا ئێستا ئەمەی نەکردووەکە لانێکەمەوە 35 ساڵە دەسەڵاتدارن و مەسەلەی ئەنفال و مەسەلەی کیمیابارانی هەڵەبجەیەکێکە لە هەرە با بڵێن پۆینتەکانی قسەکردنیان ڕاگەاندنیان دەستورکاریان و پێم وابێ وەزارەتێکی شەر بەوناوەوە هەبوو لە یەکێک لە کابینەکانی بەڵێتەدا چۆن ئەم کاران تا ئێستا نەکراوەوە دەورێکی خراپیان بووە بەڕاستی من پێم وایە ئەو وەزارەی کە هەیەە ئەوە ناهێنێ کە کاتی بەرنامەکەمانی پێوە مەشغوڵ بکەین و بینەرانی پێوە مەشغوڵ بکەین چونکە حتا ئەو وەزارەتە بۆ خۆی لەلایەن خزم و کەسوکار و عەزیزانی ئەنفالەوە بەڕاستی جێگەی نەفرەت و بێزاری بێتاقەتیە و هیچ دەورێکی نەبووە کا بیکەینە مۆزە یا حتا ڕخنەی لێ بگریت تۆ ڕخنە لە شوێنێکە گری نەهادێکە دی ئۆرگانێکە گری معنی بێ بە بابەتەوە و کاریگەری لەسەر دۆخەکە هەبێ چوار ئیشەکە دوانی خراپە بەڵام ئەم دوانی نەکردووە مەقسە لەسەر سیان سێ هەمی بکەین لە واقعا ئەوەی کە کروێتی لە چوارچێوەی ئەو مناسەباتە حکومیەیە و بیرۆکراتیەیە کە ئەمە چۆن دوجار امتیازگەرێ بدەن بە ئەو کەسانەی کە لە دەوریان هەن بۆ ڕێکخراوانەی کە لە دەوریان هەن بۆ شخصیەتانەی کە لە دەوریان هەن و دوجار ڕێگەیە لە ئەو اعتراض و ناڕەزایەتیە بەوە ئالوودە بکەن کە بیکەنە وەسیلەیەک بۆ وەرگرتنی ئیمتیاز مثلەن یەکێ لە شتە هەرە گەورەکان لەم ڕۆژانە لە بەرابەر بە کەمپینەکەی ئێمەکرا ئێمە لە ڕاستیە هەتا ڕۆژینە گەرمیان دەمانزانی جوڵەیەکی زۆر جدی هەیە چ لەلایەن خەڵکانێکەوە دۆستانێکمانەوە لە گەرمیان ئاگادار کراینەوە کە دەسەڵات بە تابەتی پارتی و یەکێتی لەو منتیقا هەڵمەتێکی زۆر فراوانی کردبوو بۆ ئەوەی کە کەس بە ئەستەقبالی کارەکەی ئێمەولێت لەوە بە زیاتر لەوە بە زیاتر کە بەرحالێکێتی نیشتیمانی خۆی لە ڕێگەی ڕێخستنەکانی خۆیەوە بە شێوەیەکی کوشتی ماڵ و خێزان و عەزیزانی ئەنفالی ئاگادار کردبووەوە کە ئەمانە هەویەتیان معلوم نییە ئەمانە خوازیاری مانەوەی عەجاجن ئەمانە نایەنێ عەجاج لە سێدارە بدرێ و زۆرە لەو گەلە لەو ئیدعا و پرۆپوشەی کە ڕەنگە لە هەنی کەم جورئەتی ئەویان نەبوو بێ لەگەڵ خۆمانە لە پانێڵەکە لە شوێنەکە بەرحاڵ دەرگیر بوون و قسە بکەن بەڵام ئەمە گۆشەیەکی ئەو پلان و نەخشانە ئێوە بوون لە ڕاستیە شتێک کە لە ڕوانگەی خۆیانەوە کە زۆر بە نەخشە و شیارانە لەسەر ئەم بابەتە کێشرا ئەویش ئەوە بوو دروست لەو ڕۆژەی کە ئێمە بیسمان ڕۆژی یەکشەمە بچین بەرحاڵ پارتی لە منتیقەی گەرمیانە حملەیەشی کرده بوو بۆ ئەوەی کە ئەو خەڵکە بچێ ئیمتیاز وەرگێ ناوی خۆی بنووسێ بێ وەکو زیندانی سیاسی تعاملیان لەگەڵا بکرێەوە بۆ ئەمە دەرفەتێکیان خۆڵقاندی بوو بە حسابی خۆیان بۆ ئەوەی کە بچن بۆ لای وەزیر لە هەولێر و لەو بارەوە بە دوای ئەم کەیسەوە بین کە چارەنووسی ئەو خێزانانە یا ئەوانەی کە ئەنفال کراون ئەم ئیمتیازیان بکەیە کە وەکو زیندانی سیاسی بارحە حقەکانی خۆیان وەرێ بەڵام کاتی لە ڕۆژی چوارشەمە ئێمە کارەکەمان کرد سێشەمە ئەوان کە ئەڕۆم بۆ ئەوێ ڕوبەڕووی ڕووداویشی کە ئەبنەوە وەختێک کە ئێمە لە
کۆنگرە ڕۆژنامەکە گەریەکەکەین ئەوان دەڕۆن لە بەردەم وەزارەتە دەمێننەوە ساعتێ 2 ساعت 3 ساعت دوای 3 ساعتە داواکەن کە وەزیر ببینن ئیتر وەختی نیوەڕۆی بەسەر ئاگاداریانەکەنەوە ئەڵێ لە نیوەڕۆ کاتی نیوەڕۆ ناخواردنە ئێستا هیچ شتێک ناکرێ ئێوە بارحاڵ داوەتی ئێمەن و پێویست ناکە ئێستاچی نانێکە خۆین دوای ناخواردنەکە لەو بارۆ قسە و باسێکەکەین هەموو ئەو خەڵکانەی کە لەوێن ئامادەیانەکەن و دامەر بۆ مەتاڵ ئەمە لە کاتێک بووە پارتی خۆی 5 سیارەی کردووە 5 پاسی گرتووە لە گەرمیانەوە بۆ هێنانی ئەو خەڵکەیە لەوێشەوە بە هەمان شێوە لەبەرەوەی کە ماتەریان پێ بکەن ئەو کاتە نەگەڕێنەوە و بارحاڵ لە چاوەڕوانە بیان هێڵنەوە بردان بۆ مەتام دوای ئەوە قسە لەسەر ئەوە بوو ئەو خەڵکانی کە لێوە بوون وتبیان ئێمە دەمانەوە وەزیر ببینین ئەو کەسانی کە لێوە بوون و نوێنەری بابڵێ ئەو وەزارەتە بوون وتبیان وەزیر ئێستا لێرە نییە پێویست ناکە بڕۆنەوە بۆ شوێنی خۆتان و بارحاڵ ئێمە ئاگادارتانەکەینەوە ئیتر نوع لە بەرکەوتن دروست بوو لە بینی ئەو خەڵکەوە لە بینی کارمەندانی وەزارەتە وەتەنانەت دوای لێ هاتبوو دۆخەکە گەشتبوو بۆ شوێنەی کە بارحاڵ ئەوانیان ژنان و پیاوانیان لە یەکتر ژیاب کردبوو پیان وتبوون وتبیان ئێوە بڕۆم بۆ فلانە پارک وەزیر خۆی بۆ ئەوێ بارحاڵ لێوە قسە و باستان بۆکە بەڵام ئەو وەختە ئەو کاتێک کە ئەو خەڵکە بەمە ڕازی نابێ و ئەمە بە نوع لە کڵاو لەسەرکردن دادەزانێ گرفتەکە ئەو کێشەیە دروستە بێ بارحاڵ لێشیان دادەبڕن هەتا پیاوەکان ژمارەشیان نیگەران و عازەکەن و بارحاڵ تاملیشان لەگەڵ ئاکەن وەکۆی کە دەست بەسەر بن کولی ئەم کارەی کە ئەکرێت لە ڕۆژگارێکە لە کاتێکە لە ساتگەلێکایە بۆ ئەوەی کە ئەو کارەی کۆنگری ئازادی کردی ئەوان لە نەزەر خۆیانەوە پیان وابوو 4 کە زەڕاتە ئەوێ شعارێک بەدەستیان و هاوارێکەکەن قسەیەکەکەن وەلە میدیاکانی شادەرەکەون دواتر ئەوانە لەمانە بارحاڵ ئەو نەخشەی خۆیان دانابوو کەسانێکن نە بنەمایەشیان هەیە نە کەسانێکیان لە دواوەیە نە خواسی ئەو خەڵکەیان هەیە نە پەیوەندیان بە مەسەلەی ئەنفال هەیە وەکو بینیتان چوار کەس بوون و هاتن و گەڕانەوە لە کاتێکە بارحاڵ لە ڕاستیە هەموو ئەو خەڵکانی کە هاتبوو توانم لەم لە سانەوەی ئەو خەڵکە ئەکتیڤانەوە ئەو خێزانانە بوون کە خۆیان بەشێ بوون لە قوربانێکە خۆیان بارحاڵ ساڵەهای ساڵە کارەکەن لەم بارەوە وە خۆشحاڵانە وادی هات ئەم ئاڕاستەیە بۆ ڕۆژانی داهاتووتر و دواتر ئەو شتەیە لە منتیقەی گەرمانە لە ئاسێکا جێکە و ئەویش ئەوەی کە خەڵکی گەرمیان خوازیاری ئەوەیە کە عەجاج پێویستەکە کە عەجاجێک وەڵینەوەی لەگەڵا بکڕێ بۆ کەشفکردنی تەواوی ئەو نهێنیانەی کە لەگەڵیان هەیە یعنی لەلای هەیە یعنی ئەو داخوازیەی کە ئەوە ڕۆژ بۆ ئەو خەڵکەیە وا تەڵقین کرابوو کە بەیانی پێویستەکە عەجاج ئەعدام کرێ و بەمە کردبیانە بەزم و هەرایەک لە هەر حاڵ کەمەوە سەرکەوتنێکی زۆر گەورەی بۆ قەزەی ئەنفال و بۆ خێزانی ئەنفال کراوان لە ڕاستیە هیچ مەکان و جێگە و ڕێگەیشی نەکردەوە و زۆرێکیش لە ئەو خەڵکەیە دروست بەجێی خۆی ئەو هەڵوێسەیان نیشاندا کە قەزەی عەجاج ئەعدامکردن و لە سێدارەدانی کەسێک نییە بەڵکو ئەو پردێکە بەڵکو ئەو ڕێگە و وەسیلە و کارکتەر و کەسایەتیەکە کە بەقەت سەدام حوسێن و هەر کارکتەرێکی بەحسی فاشیست دەتوانێت لەو جوغرافیایی خۆی کاریگەری هەبووەوە کەس نەبوو لە قودرەتی لەو دەسەڵات و تەسەڕوفاتی ئەو مەکانی ئەو زیاتری هەبوو بێت بۆیە ئەگەر ئەو بێنینە سەرخات بۆیە ئەگەر ئەو ئەترافکە بۆیە ئەگەر بەدواسوونی لێکۆڵینەوەیەکی ورتر لەسەر تەواوی تاوانبارەکان کرێ ئەمە دەرفەتێکی زۆر گەورە ئەدا بە مەسەلەی دادگاییکردنی تاوانباران و بۆ بە مەسەلەی بەڕسمیە ناسینی جینۆسایدی ئەنفال لە کاتێکە لە هەرحاڵە ئێمە نیگەرانیەکمان وەکو چۆن کاتی سەدام حوسێن لەسەر ئەساسی ئەو بووکە لەسەر دووسێ کەی سەدام حوسێنیان ئەعدام کرد یعنی دوای عەجاج و دوای مەسەلەی دووجێل و دوای مەسەلەی هەڵەبجە دووسێشت بوو لە کاتێکە ئەو قاتلی سەدان هەزار و ملیۆنەها ئینسانە قاتلی شەڕ قەتڵ عامی خەڵکی کوردستانە دوو شەڕی ناوخۆیە لەگەڵ ئێرانە لەگەڵ کوێیتە لەگەڵ وەزعێکی سیاسی لەگەڵ ئەعدامکردنی دەیان و سەدان هەزار ئینسانە لە هەر حاڵ لەگەڵ تەعریب و تەبعیز و لەگەڵ کوشت و کوشتاری خەڵکی کوردستانە ئەمانە لە ڕاستیە زۆربەی سووریا هیچ مۆزوعەتێکیان پەیان نەکرد بەو جیاوازیەوە سەدام حوسێن هاتن 42 جەلسە و دانیشتنیان بۆ تەرخان کرا بەڵام ئەجاز تەنیا لە ماوەی 2 جەلسە تەواوی ئەم بڕیارەیانە زوو ویسیان ئەم کارە بکەن و بارحاڵ بڕیار لەسەر ئەعدامکردنی ئەو بکەن و ئەمە بێتە وەسیلەیەک بارحاڵ کە ئەویش لە کۆڵ خۆیان بکەنەوە و بەڕاستی ئەو ئەکشنە و ئەو هەڵوێست و هەڵمەتەی کە ئێمە کردمان ئێستا دۆخ و پرسیارێکی گەورەی کۆمەڵایەتی سیاسی لە ئەم ناوچەیە دروست کردووە کە
لە چه ئەندازێکە و لە چه ئاسێکە ئەتوانین پەیگیر بین بە دوای ئەم قەزەیەوە بین و دەتوانین بەرحاڵ درێژە بە وجوڵەیە بدەین کە مەسلەی عجاج و مەسلەی ئەنفال ئەگەر نەک دوای چارەکە سەدەیەک بێت دوای 100 ساڵی کەش بێ وەختێک کە پرسیارێ وەختێک کە کێشەیە وەختێک کە تاوانێکی نێودەوڵەتی وەڵام وەرناگرێتەوە نەسڵ و نەسلی ئەم کۆمەلگایە حەقی خۆیەتی بە دوای عەدالەت و بە دوای حقیقەت و بە دوای معلومات و بە دوای لێکۆڵینەوە و توێژینەوە و بە دوای سزادانی یەک بەیەشی ئەو کەسانەی کە دەوریان هەبووە. بەڵام بنارجیان کێشە گەورەکە لە کوردستانە ئەوەیە بۆیە ئەم دوو حیزبە حساسن بەرامبەر بەم شتانە خۆیان مەربەعن خۆیان مرکزی پاراستنی ئەم تاوانبارانن. خەڵکانێکەیە لەو کەسایەتیانە و لەو کەسانی کە بەرحاڵ پێشوو لەگەڵ بەعسا بوون ئێستا معاشی زۆر و امتیازی زۆر و ئیمکاناتی زۆر و مەسئولیەتی باڵاشیان هەیە. بۆیە بەرحاڵ ئەو کاتەی ئەو نەخشەی ئەوان وەختێک کە دەبیننەوە ڕێکخراوێ یا خەڵکانێکی کە هاتوون بە ئاراستەیەکی جیاواز و بۆ ئاراستەیە کارەکە کە تەواوی تاوانباران دەبێت سزا بدرێ ئەوانیش لەرحاڵ لە بەرابەر بەما تەواوی هەوڵ و تەقەلای خۆیان دەدەن و ئێمە دەزانی وەکو کۆنگرە بۆ داهاتوش بەرحاڵ ئێمە کێشە و گیر و گرفتمانە بێت چونکە ئێمە ئەنواع ڕێگە و ڕەوشماندانەوە لە بەردەستی خۆمانە کە درێژە بەم کەمپینە زوڵاوەیە چۆن بدەین بە هیمەتی مداخەلەی هەموو ئەو هەڵسوڕاوانە هەموو کەسایەتیانە هەموو ئەو ڕێکخراوانەی کە بەرحاڵ تا ئێستا کاریان کردووە و ئەنجامگیری بکەین لەو کارانەی خۆمان کە چۆن قەزەی جینۆساید لە ئاسی نێودەوڵەتیە کاری بۆکەین ئەمە بەرنامەیەکی کە و کارێکی ئێمەیەکە هەر ئێستا لەگەڵ ژمارەی بەرچاو لە هەڵسوڕاوان لە کۆنداکتان لە دەرەوەی وڵات. ئەگەر کورتی کەمەواتە ئەم کەیسی ئەنفالە دوای 40 ساڵ و ڕوخانی حکوومەتی بەعز دوای چارەکە سەدەیەک هێشتادا نەخراوە کاری زۆری ماوە لەسەری بکرێت. بەدڵنیایی نەکردا نەخراوە یعنی بۆ هەر ئینسانێکی ئازاد خواست بۆ هەر خێزانێکی کە جگەرکۆشەکەی نادیارە بۆ هەر کەسێکە قوربانییاوە لەم کۆمەلگایە بۆ هەر کەسی عەدالەتی و ئینسانێتی بۆ مەسەلەیە دەبێ ئەم کەیسەیە مەسنود نەکا داخراوی نەکا کۆتایی پێ نەهێن بێزار نەبێت لەو بارودۆخە بە بێزاری خۆمان ئەەکەینە بێزاری لە بەرابەر بەو دەسەڵاتەی کە ڕێگریەکە لە تاوانبار لە دادگایکردنی تاوانبار لە مشارەکەتەکە لەگەڵیانە هاوبەشیەکە لەگەڵیانە دەیان پارێزێ ئەم کەیسە ئەتوانێت لە ئاسی کوردستانە بێتە مەحوەری یەشێ لە گەورەترین چێشمەکێشەکانی نێوان دەسەڵات و خەڵکی کوردستان کە بەرحەز زوڵانەوەیکی کۆمەڵایەتی سیاسی گەورەی لە کوردستانە بەدوای خۆیان پەرچێشکە و جێی خۆیەتی هەر لێرە ئەو بانگەوازە بکەین کە تەواوی حیزب و ڕێکخرا و دەستە و گروپ و لایەنەکان تەواوی ئەو ڕێکخراوانەی لە هەر ئاسێکا هەن بۆ هەرچی شوێنێ بۆ ئەندازەی کە مەسەلەی خەمی چارەنووسی ئینسان خەمی ئەنفال خەمی جینۆسایدکردنی خەڵکی کوردستانی هەنەبووە لەم بارەوە بەرحاڵ بەدەم بانگەواز و بەدەم ئەو پلاتفۆرمی ئەمە و بەدەم ئەو کارە هاوبەشەی ئێمە وەرن و بارحابتوانی پێکەوە هەمومان قدرەتە لە خۆمان پیشان بدەین کە ئەم بابەتە بخێنە سەر پێی خۆی و بتوانێت بارحاڵ ئەم خێزانانەی کە 40 ئەوەنە ساڵە 30 ئەوەنە ساڵە لە حاڵی چاوەڕوانیان لە حاڵی چاوەڕوانیان نەیان بینێتەوە و عەدالەتی ئینسانی سیاسەتی دروست سیاسەتی بەرابەرخوازانە سیاسەتێک کە بتوانێت خواست و داواکاریەکانی خەڵق بەدی بهێنێ خواست ئەوەیە کە خەڵق بە دادگاییکردنی تاوانباران ببینێ و ببینێ هەموو کەسانەی لەم کۆمەلگا هەیە ئەگەر هەمووشیان نەبێ ئەو کەسانەی کە دەوریان هەبووە پلە پلە لە قەتڵ ئامی ئەنفالە بەرحاڵ جوڵەیە دروست بێ کە بتوانێت کاریگەری لەسەر ئەو باڵانسە هەبێت و بە ئاشکرا ئەم جەلادانەی دوێنێ کەسە بەری و پاکەکانی ئەمڕۆی ژێر چەتری پارتیۆیەتی نەبێنەوە و بە دادگای خۆیانیان بگەێنن. بەهادینی حاجی بەگرتارتاش ڕێکخەری بەشی کوردستانی کۆنگرەی ئازادی و گۆڕانکاری زۆر سپاس بە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. قوربان سپاس بۆی وەش. عزیزان وچانێکی کورت و پاشان سەبارەت با ڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران بەردەوام دەبین لەگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی ئازیز هەروەکو لە یەک ساڵی ڕابردوودا چەندین بەرنامە بووە لەسەر ئەو مەملانەی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بەڵام سەرنجام ڕێکەوتنێک لە ڕۆژانی ڕابردوودا ڕاگەیانداوە بڕیارە دوو بەیانیش لە سویسرا نوێنەری ئێران و ئەمریکا ئەم ڕێکەوتنە واژۆ بکەن. ئێمە ئەمڕۆ بابەتە تاوتۆ دەکەین لەگەڵ محەممەدی ڕاستی لە ڕابەری حیزبی حکومەتی سقەتی ڕەسمی.
محەممەدی ڕاستی ئێوە باش و سوپاسکە لەگەڵمانیت. سڵاو ڕێز بۆ ئەوەی ئازیز و بینەرانی پێشەم TV زۆر سپاس بۆم کاتە. وەک ئاماژەم پێدا ئێمە هەر لەگەڵ ئێوەشدا چەندین بەرنامان هەبوو لەسەر ئەم شەڕە و هێرش و منملانێ و دواترەوەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا بووە. بەڵام سەرنجام بە ڕێکەوتن گەی ئەکرێ ئەم ڕێکەوتنە چۆن هەڵسەنگێنین؟ ئایا ڕێکەوتنێکی ئاسایی نێوان هەردوو لایە پاشەکشەی لایەنێکیانە یان ئێوە چۆنی هەڵسەنگێنن؟ بەڵێ هەروە کە ئینتزار ئەڕۆژ ئیدامەدانی ئەم شەڕە ممکن نەبوو نەبۆ ئیمریکا نەبۆ ئێران بە تایبەت بۆ ئیمریکا بەنابە ئەوزاع ئەحواڵەکە هەیەتی ترامپ تێکەوتووە. ئەمە کە شەڕە چۆن داگرسا چۆن دەسی پێکرد ترامپ بەو عنوانۆ کە ڕۆی بۆ ڤێنزوێلا و ئەو حرەکەتیە کرد هەروەها دەسی هێنا بۆ ئێرانیش بەو سادەگیە کە بە وەسیلەی ئیسرائیل بتوانێ ئێرانیش وەک ڤێنزوێلا خاتە اختیار خۆی و سروەت و سامانی تاڵانکە. بەڵام ئەم ئارەزووەوە ترامپ بووی بە نەتیجە نەگەی خۆشبەختانە و ئارەزووەکەی دوای ئەوەکە لە ئەوەڵۆ 12 ڕۆژ و دواتریش 40 ڕۆژ شەڕی داسەپان بەسەر ئێران و خەڵکی ئێرانە مەجبور بوو دوای ماوەیەکی زۆر کێشدان و بە جۆرێک کە وان نمودی نەکاکە شکستی خواردووە مەجبور بوو داوای مذاکرەکە. ئیسەیشا ئەم وەزعە هاتووە سەبەرۆ گوایە تەفاهمنامەیەک قەرارە ڕۆژی جمعە 19/6 لە سویسرا بە ئیمزا بکرێت قاڵیباف لە ئێران و ترامپ حتا خۆی وتوێسی من حاضرم بڕۆم بۆ ئیمزاکردنی ئەم تەوافقنامەیە. ئەم تەفاهمنامە لەگەڵ مذاکرە فەرقی هەیە. ئەم تەفاهمنامە نوکاتێکی هاتیە کە ئەنەهوو ئەم نوکاتە دوای ئەم تەفاهمنامەکە ئیمزا بکرێت دائەنیشن لەسەری بەحث و گفتوگۆ ئەکەن کە ئەم تەفاهمنامە خۆی لەوەڵ کە باسییان کردووە بەر لە هەرچێشتە مەسەلەی ئۆرانیۆمی کۆکراوەیە کە قەرارە ئێران خۆی ئێران توێسی من خۆم شلیەکەمەوە خاویەکەمەوە ئەمریکا و توێسی نائینە دەست ئاژانس مەسەلەی موشەک و ئەوانە باسی نەکراوە یانێ ئێران ئەتوانێ بیبێ مەسەلەی تەنگەی هۆرمۆز ئێران و توێسی ئێمە یعنی ئەمریکا و ئێران تەوافقیان لەسەر ئەوە کردوە فعلەن کە ئەمان و ئێران بیبەن بەڕێوە ئەو 2 ملیۆن دۆلارەی کە ئێران داینابوو بۆ هەر کەشتێک ئەوە چووە سەلاوە و باسی نەکراوە بەڵام ئێران و ئەمان بۆ پاراستن و ئەمنیەتی کەشتیەکان و بۆ مەسەلەی محیتی زیست و ئەو شتانە میزانێک لە کەشتیەکان ئەسێنن کە ئیتر ئەوە گۆمرک و باج و ئەوانە نییە بەس بۆ ئەو خەرجانەیەوە ئەوان کردویانە. باقی شتەکان کە عیبارەت بێت لە کشانەوەی ئەو هێزەی ئیمریکا و ئەویش گوایە لە توول 30 ڕۆژە ئەگەر تەفاهمنامەکە بە باشی بڕواتە بەرۆ مذاکراتەکە وردە وردە دەستی پێ بکەن و بچێتە بەرۆ قەرارە ئیمریکا لە توول 30 ڕۆژە ئەم نیروانەکە بردوێتە ئەوێ بیکێشێتە دواوە و لە زمن ئەوە قسەی ئەوە کراوە کە 300 میلیارد دلار بخرێتە سنووقۆ بۆ باسازی لە ئێرانە. ئەمە گوایە ڕادوەیەکی 12 ئیسرائیل هەیە ئەوە باسی کردووە. دیارە لەم ناوە
ئیسرائیل ئەم مەوزوعیە زۆر پێ ناخۆشە و زۆر پێی سەختە و حتا لە کۆبوونەوە مێزگرتهایەکە کە بۆ خۆیان بوویانە قسەی زۆریان بە ترامپ تووە قسەی ناشرین و سووک و سەلیم کە چۆنەکرێ مەقۆل و قەرارمان نەبووە کە 300 ملیار دلار بە ئێران بدرێت و ئەم وەزعە ئەوا بشێتە بەرەو. بەڵام بەو جۆرە کە ئێران باسی کردووە و باسیەکات ئەو جبهەی مقاومەتە جبهەی کە بەرەوە بوو پاراستنی لوبنان یەکێکە لەو خاڵانەوە ئێران دیاری کردووە و هەر لەم یەک دوو ڕۆژ ئەخیریشا ئەمریکا ئیسرائیل داویەسی لە لوبنان وە لە ترامپ هەڕەشەی کردووە لە ئیسرائیل کە ئیجازەت نییە ئەم کارانە بەو جۆرە ئیدامە بەیت و ئەم مەوزوعی مزاکرەوە ئێمە دەستمان پێکردووە حەقت نییە بیشێوێنی. بەڵام ئیتر خۆتەزانی ئیسرائیل بە شەڕ بەنە بینەرانی ئازیزی شەزانن وەزعیەتی ئیسرائیل زۆر زۆر بحرانیە. ئەگەر ئەم مفاوزاتە بە نەتیجە بگات دیارە وەزعیەت ئیسرائیل زۆر لەویشە خراپتر ئەبێت وا بووە. لە بیرمان نەچێ سوپای پاسداران لە بەیانەیەکە کە بەرلەواتر باسی کرد بوو حتا ناو غەزەیشی نووسیوە کە پاراستنی غەزە و پاراستنی لوبنان و یعنی تەعەڕوزێک وا ئێران کردوویەتی و دەستکەوتێ وا ئێران بەدەستی هێناوە و پاشەکشێ وا بەسەر ئیمریکا تەحمێڵ بووە زۆر ئاشکرایە. یعنی کەم کەس ئەمە نەبینێت کە ئیمریکا چۆنێک مەجبور بووە کە خاستەکانی ئێران قبول بکە. ئەم وەزعە دیارە لێکەوتنەوەی هەیە هەم لە خارج ئێرانە و هەم لە ئێرانە ئەگەر بە پێویستی بزانن هەم لە خزمەتان. من بە پێویستی ئەزانم چونکە هەردوو لا لەسەر ڕێکەوتنەکە ئەڵێن کە ئەمریکاڵێ ئێرانمان ناچار کردووە کە چیتر دەست بۆ ئەتۆم نەبێت و بۆیە ئێمە سەرکەوتوین و ئێرانی ژۆک خۆتان ئاماژەتان پێدا باز لە پاشەکشەی ئەمریکا دەکات و باز لەوە دەکەن کە سەرکەوتوین. دیارە ڕۆشنە لەم جۆرانە هەم لە شەڕ هەم لە ڕاکەوتنە لایەنەکان خۆیان بە سەرکەوتن تعریفەکەن. بەڵام ئەمە چی کاریگەریەکی دەبێت لە ناوچەکەدا لە خودی ئێران و خاوەنمیانە بەگشتی؟ آخر ئەوان چی بڵێن هەرکامێکیان شتێکە ئەوشەکە واقعیەت چیە شتێکی ترە. ئیمریکا و ئیسرائیل بەتەما بوون لە ماوەی 24 ساعتا ئێران بنێنە یەک و ئیسرائیل وتی ئێرانەکەم بە غەزە و کردیشیان 100,000 تۆن بۆمیان ڕژان بەسەر خەڵک ئێرانە. ئێرانیان وێران کرد زەربەی زۆریاندا لە خەڵک ئێران و لە جمهوری ئیسلامی بەناو ئەوە کە شەڕی بەشەردۆستانە ئەکەن و ئەیانەوێ خەڵکی ئێران ئازادکەن. وەێ من ئەپرسم لە بینەرانی عەزیز و لە ئێوەش ئایا ئەوان بەم ئارەزوی خۆیانە گەیشتن؟ ئایا توانیان ئەوە کە نەک 24 ساعت 12 ڕۆژ و لەم لایشۆ 40 ڕۆژ و دواتریش هەر وردە شەڕیان کرد و ئیدامەی بووە ئایا توانیان ئەو وەزعەوە لە باقی شوێنەکانترا فراهمیان هاوردووە لە ئێرانیشا فراهمی بێنن؟ بۆیە مادام ئەمان بە خاستەکان خۆیان نەگەیشتوون و ئێران توانیوێسی بمێنێتەوە ئیسە بە هەر میدانێ پردی خراپ بووە سەنایعی خراپ بووە مەراکزی تەولیدی لە زەوباهەن و فولاد و فولادی مبارەکە و زۆرێک لە ژێر ساختەکانی وێران بووە ئێران ماوەتەوە خەریکە ئەمریکایش تهدید دەکا هەردووەکە کە حمڵەی کرد ئیسرائیل بە لوبنان وتی من جوابەمەوە یعنی ئامادەیە بۆ ئەوە ئیدامەی بات و لەخەرە تەسلیمیان نەبێت. بۆیە ئەم پاشەکشێ ئەم سەرکەوتنە ئیسا یا بەداخەوە یا خۆشبەختانە شەڵک ئێران بەدەست خەڵکی ئێران و ئاوا کەوتایەتە زەلالەت و شکستی خواردای وەێ بە هەرحاڵ ئیمریکا بەدەست ئێران و ئیسرائیل بەدەست ئێران و پاشەکشیان پێکراوە شتێکە ناشرارێتەوە. کاریگەریەکانی ئێمە لە ناوچەکەیە چۆن دەبێت؟ ئەرێ لە ئێران و لە ناوچەکە و معلومە وەختێ قدرەتی وەکو ئیمریکا بەو هەموو دەسەڵاتۆ بەو قەدەر قدرەتیۆ کە لە سەد جیهانە بوویەتی
بۆ هەموو شەڕۆکە بەسەر ئەم منتەقا دای سەپانوە بە وێرانکردن لیبی، وێرانکردن ئەفغانستان، ئەوە عێراق خۆمان نەزانین چ وەزعێکی هەیە ئیسا، ئەوە سووریە، ئەو باقی شوێنەکان ئەم وەزعیەتە وا دای سەپاندووە. دیارە ئێران لە مقابل وێسا هەر بۆ بۆنۆ لە منتەقەکە لە ناو کشوەرهای عەرەبیە بۆ خۆی ئۆتۆریتەیەک تایبەتی بەدەستێنێ، دەسەڵاتێ تایبەتی بەدەستێنێ لە مقابل باقی هێزەکان ترا. ئیسرائیل وا گەرەکی بوو خاوەرمیانەی گەورە دروستکا و قەراردادی ئیبراهیم ئیجرا بکا و ئیسا لەو پەڕی زەبوونی و زەلالەتە کە ئەمریکایش مەجبور بووە کە پشتیوانی لێنەکە کەوتوەسە وەزعیەتێکی وا لەناو خۆیانە ئەختلاف شەدیدیان هەیە. هەر دوێکە و ئیمڕۆ کۆبوونیان کردوە مێزگردیان تەشکیلداوە بە دەورێکە قسەیان کردووە، ناشرینترین قسەیان بە ترامپ بوتووە. بۆچی؟ بۆ ئەوە وەزعیەتێکی نالەبار و دژواریان هەیە. ئەم سەرکەوتنە بۆ جمهوری ئیسلامی بەسەر ئەم دوو دەوڵەتا کە هەردووکیان بۆمی ئەتۆمیان هەیە و ئیسرائیل کە لە جەنایەتکاریان نمونەی نییە و ئەمریکایش کە قەدەر قودرەتی جەهانیە، ئەمە هێزێکی زۆری بە جمهوری ئیسلامی لە مەنتەقا داوە، ئەمە ناشارێتەوە. بەڵام لە ئێرانە جمهوری ئیسلامی لەگەڵ مشکڵات و موسیبەتهایەکی جۆرا و جۆرا بەرامبەرە. ئەوەڵ مشکڵێک وا هەیەتی ناوخۆیەتی، دەستەیەک لە نیروهای ڕەهبەری جمهوری ئیسلامی قسەیان ئەوە بوو با بڕۆین لەگەڵ غەربە ڕێکەوین، دەست لە شەڕاشۆیی و مەرافیعە و ئەمانە هەڵگرین، ئێمە دەرەقەت ئەمریکا ناین. ئەوانە ئیسە لانیان زەبوونترە لە جاران، یعنی زەعیفتر بوون لە جاران، هەرچەند هەر قەوین بەڵام زەعیفترن لە جاران. دەستێک وا تەرەفداری ئیدامەی شەڕ بوو لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل، ئەوانە داشیان سوارە، ئەوانێژن ئێمە کردمان، باشمان کرد، ئەمریکامان گەیانە حەنێکە بەم پاشەکشیانە ملبا. دەستێکیش هەر لەناو ئەمانە ئێژێت ئێمە ڕووبکەینە شەرق، چین و رووسیا و بریسکە و قەڵ و قەرارەوە لەوە بەر لەبین چەند کشوەر وا بڵام حەو کشوەر بوو وجودی بوو، بڕۆینە ناو ئەمە و لەمە جامعەکەی خۆمان بێنینەوە سەرهێڵ و ئیدارەیکەین. یعنی ئەم ئیختلافاتە تا بەر لەوە کە ئەم تەفاهومنامە بێتە بەرۆ وجودی نەبوو، یا ئەگەر بوو زۆر زەعیف بوو. ئیسە کە ئەم تەفاهومنامە هاتووە سەبرەوە سەرکەوتنە بۆ ئەم جناحانترە بە وجود هاتووە، ئەوانش شەڕیانە، ئەوانش مێزگردیان تەشکیل داوە لە جایی ئەوە کە قسەکەن و بەحثکەن، قسەی ناشرین و تەوهین و بێحورمەتی بە یەکەکەن. یعنی لەناو خۆیانە ئەم لێ حاڵی نەبوونە وجودی هەیە. و جمهوری ئیسلامی لەگەڵ مۆزوعێکترا کە زۆر مهمە، ئەوش مەسەلەی تەبەقەی کرێکار و خەڵکە بەرامبەرە. خەڵکێک کە لە ئێرانە بەر لەوەکە حتا ئیعلام بکرێت ئەم شەڕە ئەوێ سێجان و بار هەر تەقە بوو، هەر بۆمباران بوو لە فولاد و لە کارگەرانی پارتی جنوبی و لە ناو بازنشستەکان و معلمان و ئەنواعی ئەقشاری جۆرا و جۆر و بەتایبەت تەبەقەی کاریگەرە ئەعتراز بوو بە جمهوری ئیسلامی، ئەعتراز بوو بە نەبوونی، بە گرانی، بەبێ داوا دەرمانی، بەبێ سەر و سامانی. ئەم ئەعترازاتە نەک بێژی هەر ئاوا لە ژێرە بوو، هەر بەرامبەریش و بەڕوش هەر بووە. جا ئیسە مادام ئێران ئەم سەرکەوتنیە بەدەست هاوردووە و مەسەلەی ئەوەیەتە بەرەو کە 300 میلیارد دۆلار بخرێتەوە سنووقە و ئێران بتوانێت ئیسپادەی لێکا، نەک 300 میلیۆن $1 بە ئێران بدرێت، خەڵک داوای بەشخۆیانەکەن، بە حەق داوای بەشخۆیانەکەن.
داوای ئەم هەموو ماڵوێرانی و هەناسە سەردی و نەبوونی مەعاش و بێکاری و تەحتێڵی کارخانەجات و گرانی و داوای ئەوە ئەکەن. بۆیە ئەم خەتەرە لە هەمیشە لە بن گوێی جمهوری ئیسلامیە نزیکترە. تەوەقعاتی خەڵک زۆر زیاتر لە جاران چووەتە سەرۆ. مطمئنەن لە توول ئەم 6 ڕۆژە کە ئەم مفاوزاتە ئیدامەی ئەبێت بۆ شەو کەنارهایەکی زیاتری ئەکەوێتە دەرەوە و بە پێی ئەوە بنیام ئەتوانێت پێشبینی کە چی پێشێن. ئەینا لە سەر ئەوە کە بۆچی ئەمە بکرا، چۆن بوو ئەمە پێشات، چۆن گەیشتن بێرە، بنیام ئەتوانێت تەوزیح بە تەحلیلی کە ڕوونکردنەوە کات. گشت ئەوانە وایە، بەڵام ئەوە کە هێشتا نەهاتووە ئێمە ناتوانین هەر ئاوا لە ئاکۆ لەخەرە بنیام مەسئولە، ناتوانین بێژی چۆن ئەبێت. بەڵام ئەویەکە دیارە ئەوەسە کە خەڵک ناتوان ئەو وەزعیەتە تەحمل بکەن. ئەگەرچی ڕەنگە پێشبینیەکان ئاسان نەبێ، بەڵام من هەر پرسیارەکانم لەو بارەوەیە دووبارە لە سەروبەندی ئەم حەملەی کە بە ئێران کراو لە کاتی شەڕەکەشدا لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا کۆمەڵێ تەحالوف و هاوپەیمانی وێگرتن و ئەوانە ڕوویدا. لە کوردستان 5-6 لایەنی سیاسی و لە لەندەن کۆنگرەی ئازادی ئێران بەرقرار بووە، چەندین کۆنگرە و کۆبوونەوە و ئەم شتانە پێکهاتن. ئێستا کە ئەم ڕێکەوتنە لە نێوان ئەمریکا و ئێراندا بە قەراری خۆی ئەگات، چارەنووسی ئەمانە چی لێ دێت بە بۆچوونیەوە؟ بڵێ ڕاستە فەرمووی. بە ئیزافەی ئەوانە لە نروێژی شەر ئەو کۆنفرانسانە بوو، لە ئاڵمان چەندین کۆنفرانس بوو، لە بلژیک چەندین کۆنفرانس بوو و هەر تاوێ نەتاوێ ئەم شەشجەرەیانە و سەڵتەنەت تەڵەب و ئەم جەماعەتەی جمهوری خاو ئەنواع و ئەشکال دار و دەسە خۆی حاضر کرد بوو بۆ چنینیوەی میوەی شکستی ئێران و زاڵبوونی ئیسرائیل و ئەمریکا بەسەر ئێرانە. کامڵەن دروستە قسەکەتان. ئەمانیش وەک ڕئیسەکەیان کە نەتەنیاهو ئیسرائیل بێت وەزعیان زۆر خراپە، وەزعیان زۆر خراپە و ئەشێ خراپیش بێت. ئەوەی کە خۆی حاضر کرد بوو بە بۆم ئەتۆم بدرێ لە ئێران، ئەوەی کە خۆی حاضر کرد بوو ئێران وەکو ئوکراینی لێ بێت و 4-5 ساڵ وێران بێت و بەردی بەسەر بەردۆنەمێنێ، ئەوەی کە خۆیان حاضر کرد بوو کاریان بۆ نەبوو کوردە فارسە شیعەیە فڵانە ئەچنە لەندەن و لەوێ کۆنگرەی ئازادی ئێرانەگرن، ئەوە لە نروێژ ئەو بەرنامە بەرپا ئەکەن، لە سازمان ملەل و لە بلژیک و لە زۆر شوێن لە ئەڵمان و ئەم بەرنامانە ئەگرن. دیارە وەختی ڕئیسەکەیان شکستی خواردووە و خەریکن بە یەک جوێنان بە ترامپ و بە ئەمریکا، معلومە خۆیانش وەزعیان داغانە. چیان بەسەریێت ئەوەی کە معلومە وەزعیان باش نییە. نازانم دیارە ئەمانە هەر بوون و حتا خەڵک نەمەحاڵی نەبن کە ئەمانە دەسەڵاتیان نییە، قودرەت نین، ناتوانن ببن بە هێزێک کە ئیدارەی کۆمەڵگای کوردەواری و ئێران بکەن. ئەمانە فقط منتەزرن ماتڵن قودرەتێک لە خارجۆ بێت و ئێرانیان بۆ داگیرکات و وەک جەلات تاڵەبانی بیانێن بەسەر تەختۆ، هیچ کارێتریان نییە. ئەشێ خەڵکی کوردستان بەتایبەت نەمەحاڵی ببن ئەمانە تەرەفداری هێزی خەڵکی کورد نین. ئەم شەڕە ئیدامەی 401 نەبوو، ئیدامەی مبارزات و ئەعترازاتی 404 نەبوو. اتفاقاً ئەمە قەیچیکردن و خستنە لاوەی ئەو مبارزاتە بوو کە تەبەقەی کاریگەر و بازنشستەکان و مەعەلمان و ژنان و جەوانان لە ئێرانە خەریک بوون بە ملیۆنی ئەو ئەعترازاتیانە ئەبردە بەرۆ و جمهوری ئیسلامیان خست بۆ گۆشەی دیوار. جمهوری ئیسلامی بە پزیشکیان و هەتا خامنەیی
ئقراریان کردبەوە کە خەڵک ئێران حەقیانە فەقر و فەراکەت نەبە زیاتر بۆ خەڵک تەحەموڵ ناکرێت. بەڵام ئەم شەڕە کە ئەمان دڵیان پێی خۆش بوو بوون بە پیادە نظامی بوو بە باعث ئەو مبارزاتە قەیچی کردێت، خەڵک بچێتە ژێر زەوی، خەڵک دوورۆخرێ، خەڵک ئاوارە بێ، خەڵک مبارزەکردن تا حدودە زۆر لە بیرخۆی باتۆ و بەداخەوە کە ئابەم شوێنەگەی. ئیسا ئەمانە چیان لێ؟ ئەمانە فقط بە تەسمیمی خەڵکی کوردستان بە تایبەت ئەم شەشرەیانە کەوتووە کە کەس ڕوویان تێ نەکا نەبێ بە پێشمەرگەیان. ئەمانە ناویان ناوخۆیان ناوە پێشمەرگەی ئیمریکا بوون، پێشمەرگەی ئیسرائیل بوون. ئیسە تۆ مێژە بەکرێگیراو، ئیسە تۆ مێژە پێشمەرگەی ئیسرائیل. وەلێ هەرچێ دڵیانە بەوە خۆش بوو کە ئیسرائیل و ئیمریکا ئێران تەختکەن، کوردستان وێرانکەن، ئەمانیش بڕۆن بەسەر وێرانەکانیۆن و وەکو قەدەڕەشە و کونەبوو بنیشنۆ دەسەڵاتێ بگرن بەدەستۆ. بۆیە خەڵکی کوردستان بە تایبەت دەچێت زۆر لەوە هوشیارتر بن، ئامادە بن، بە قودرەت خۆیان متەکی بن، ئەو مبارزاتە وابوو دووبارە زیینووی کەنەوە، دووبارە باسازیکەن، دووبارە دەستکەنەوە بەوەکە احتیاجیان هەیە بەنان، بە کرێ ماڵ، بە ئەمنیەت، بە ئاسایش، بە مەدرسە، بە هەموو شتێک وا بۆ هەر ئینسانێک احتیاجە، ئەوانش احتیاجیانە. وردە وردە بە تااقەت بە یەکۆ بە پشتەستوری یەکترین بە دەستنانە ناو دەست یەک ئەو مبارزاتە دووبارە دەست پێ بکەن و مشتێکی محکەمتر لە جاران هەرچەند ئەو وەختێشە مشتیان دا بە ناودەم ئەم ئۆپۆزیسیۆنە ئیسا مشتێکی زۆر محکەمتر لە جاران بن بە ناودەمیانە، نەبن بە هاوکاریان، نەبن بە هەواداریان، نەبن بە پێشمەرگەیان، تەبلیغیان بۆ نەکەن، ڕوویان تێ نەکەن، کۆمەکیان نەکەن. هەر کەسێکیش ئەیکا ئەوە بزانێت لەو خەڵکە نییە، بۆ خەڵک نییە، دفاع لە خەڵک ناکە، خەریکە گیرفان و دەسەڵاتی ئیسرائیل و ئیمریکا تەقویەتەکە بەرعەلەی خودی ئەو خەڵکە و قازانجی ئەو خەڵکە. لەسەر ئەم تەوەرە و چۆرچەوە گشتیەکەش ڕێکەوتی نێوان ئەمریکا و ئێران قسە زۆر هەڵدەگرێ و هەمنیش پرسیارم زۆرمەوە، بەڵام کاتی بەرنامەکانمان کەمی ماوە. بۆیە ئەگەر کاتێک مابێ بیخەمە ئیختیاری خۆتانە و قسەیەک مابێت و بە گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن لە پەیوەند ئەم ڕێکەوتنەی نێوان ئەمریکا و ئێران بە کورتی فەرموون. ئەوەی کە معلومە جێگەی خۆشحاڵی ئەمانە سەر نەکەوتن، ئێرانیان نەتوانی وێرانکەن. ئێران وەختێ ئەتوانێ ئێران بێ و خەڵکی ئێران و تەبەقەی کاریگەر و ئەقشاری جۆراوجۆر و مبارزاتی جۆراوجۆر لەو جامعە وەختێ ئەتوانێ وجودی بێ کە ئێران وجودی بێ، کە کارخانە وجودی بێ، کە مراکزی سنعەتی وجودی بێ، کە جادەوبان وجودی بێ. بۆیە ئەم شەڕە 180 دەرەجە بە زەرەر ئینقلاب بوو، بە زەرەر مبارزەی خەڵک بوو و ئەم ئاگر بەسە و ئەم لەخەرە ئیسە تەوافق نامەکراوە یا تەفاهم نامەکراوە و یا مذاکرێ ئەکرێ لە ئایندا، ئەمە 100% حالە دفاع لە مبارزاتی تەبەقەی کاریگەر، حالە تەئمینکردنی مبارزاتی خەڵکی زەحمەتکێش، خەڵکی چەوساوە، خەڵکی حەقخوراو. ئەگینا ئەگەر مەملەکەت وجودی نەبێ ئیتر مبارزەیەک ناتوانێت وجودی بێ. بۆیە ئێمە پێمان باشە ئەم مذاکراتە، جمهوری ئیسلامی جەنایەتکارە، جمهوری ئیسلامی ئەعدامەکە، جمهوری ئیسلامی ئەکوژێ، بەڵام لەم شەڕە زیاتر لە جارانی کۆش بەم بیانۆکە ئەمانە مزدور و بەکرێگیراوی ئیسرائیل و ئیمریکان. بۆیە نابێ ئێمە بێخەم بین لەوە کە شەڕ بە زەرەرە، شەڕ بە زەرەرە، ئاتەشبەس و سڵح و مذاکرە بە قازانجە، چۆن تەواویەکەن کەی خۆیان پوڵان بە ئێران نایەن پێی هوتەنگەی هۆرموز ئەگیرێن ناگیرێ، هەرچێ بێ خەڵک بڕۆنە سەر ژیان خۆیان، بڕۆنە ناو کارخانەی خۆیان، بڕۆنە سەر دەرس خوێندن و ژیانی عادی خۆیان. ئەمە بە قازانجی مبارزەی تەبەقاتیە. من هەرەونەت عەرزەکەم و زۆر زۆر سپاس بۆ ئەو کاتە کە بە منتە.
محەممەدی ڕاستی لە ڕابڕی حیزبی حکمەتی سخەتی ڕستمی زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. قوربانی تۆ بم زۆر زۆر سپاس. ئازیزان هەروەک لە سەرەتادا ئاماژەمان پێدا کە یەکێک لە دۆکومنتەکانی پێشەنگ تیڤی کە پێشتر ئامادەکرابوو لە ساڵانی ڕابردوودا سەبارەت بە بێکاری دووبارە لێرەدا بەخشی دەکەینەوە و پاش دیتنی ئەم دۆکومنتە بەرنامەکانی ئەم هەفتەیەش کۆتایی دێت و هەفتەی ئایندە بە دیداری یەک شاد دەبینەوە. سەرنجی پێشنگ. بێکاری ئاماژەیە بە دۆخێک کە تێیدا کەسێکی گەورە ساڵ و ئامادە بەکار دەستی ناگات بەکارێکی گونجاو. ئەو هۆکارە سەرەکیانەی بە شێوەیەکی گشتی ئاماژەی پێدەکرێن بریتین لە دۆخی ئابووری و هەڵاوسان، پێشکەوتنی تەکنەلۆجیا و جێگاگرتنەوەی کاری مرۆڤەکان، مایە پوچبوونی کۆمپانیاکان و هۆکارە تایبەتەکانی کەسێتی وەکو باری تەندروستی. بێکاری بە مانای نەبوونی داهاتی ماگانە دێت و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی کەسەکە و خێزان و دەوروپشتی هەیە. هەروەها دەکرێت سترێس و قەلەقی و کێشەی تەندروستی دەرونی و کۆمەڵایەتی بەدوای خۆی دابهێنێت بەجیا لە هەژاری، دوور نییە لە خراپترین حاڵەتدا بگاتە بێخانەولانەیش. هەروەها زۆرجار بێکاری درێژخایەن بۆ تەمایەی بیرچوونەوەی شارەزایی کەسی ئامادە بەکار. ساڵانە وڵاتان ڕێژەی بێکاری ڕادەگەیەنن. بۆ نمونە لە وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕێژەی بێکاری پتر 6% کەسانی ئامادە بەکارن و لە عێراق لە 14.2 لە هەندێک وڵاتانی ئەفریقی وەک بوتسوانا و لێسۆتۆ 1/4 کەسانی ئامادە بەکار بێکارن. هەڵبەت مەرج نییە لە هەموو وڵاتان ئامارەکان دەقیق بن. لە زۆر وڵاتدا بیمەی بێکاری بۆ کەسانی بێکار هەیە کە بەشێک لە پێداویستیە سەرەتاییەکانی ژیانیان دابیت دەکات. بەڵام دۆخ و گوزەرانی بێکاران زۆر لە خواردترە بە بەراورد بەوانەی ماگانە موچە وەردەگرن. لە کوردستان لەم جۆرە بیمانە بۆ بێکاران نییە. بەڵام بۆچی لە دنیای ئەمڕۆدا دیاردەیەک هەیە بە ناوی بێکاری؟ بۆچی لە کوردستان بیمەی بێکاری نادرێتە کرێکاران؟ ئیبراهیم حوسێن وەڵامی ئەم پرسیارانەی سەرنجی پێشەنگ دەداتەوە. بێکاری دیاردەیەکی زاتی و دانەبراوی کۆمەڵگەی بۆژواییە. سەرمایه‌داری لە هەر سەردەمێکدا لە هەر کۆمەڵگایەکدا تەنانەت لە سەردەمەکانی ڕەونەق و گەشەی ئابوورشدا ناتوانێت بەبوونی سوپایەکی گەورەی بێکاران، جێشێکی گەورەی ئینسانی بێکار لە چینی کرێکار ئیدارە بکە و لەسەر پێی خۆی ڕابوەستە. ئەمە ئەو میکانیزمەیە کە ڕێگا ئەدات کە ئەو ئاستی سوودەی کە سەرمایە پێویستی پێهێتی دانە بەزێتە خوار ئەو ئاستەی کە سەرمایە لە هەر دەورەیەکە و لە هەر سەردەمێکدا پێویستی پێێتی. و لە لایەکی تریشەوە میکانیزمێکی کارایە بۆ ئەوەی کە ئاستی ژیانی چینی کرێکار کرێ و بژێوی چینی کرێکار لەو ئاستەدا ڕابگرێت کە ڕێگا ئەدات سەرمایە دەستی بەو سوودە ڕابگات کە پێویستی پێێتی لە چەسانەوەی چینی کرێکار بەدەستی بێنێت، لە چەسانەوەی هێزی کاری کرێکاری کرێگرتە بەدەستی بێنێت. و لە لایەکی تریشەوە شارێکی گەورەیە میکانیزمێکە بۆ ناچارکردنی چینی کرێکار بە ئاستی هەرە نزمی ممکن لە هەر سەردەمێکدا دیارە بەپێی ئەو ستانداردانەی کە لە هەر کۆمەڵگایەکە و لە هەر سەردەمێکدا خەباتی چینایەتی وای کردووە کە ببن بە ستانداردی ممکنی ژیانی چینی کرێکار لە هەر سەردەمێکدا. بە کورتی ئەمە دەتوانین بڵێن بنەما و منطقێکە کە لە پشتی بوونی بێکاریەوەیە. لایەکی تری پرسیارەکە باسی ئەوە ئەکات کە بۆچی لە کوردستان بیمەی بێکاری نادرێت. بە سادەی لەبەر ئەوەی ئەگەر بێت و چینی دەسەڵاتداری ئەمڕۆی کوردستان بۆ ژوازی دەسەڵاتداری ئەمڕۆی کوردستان کۆمپانیەکان قەرار بێ بیمەی بێکاری بدەن، قەرار بێ بیمە ڕیفاهیەکان بدەن، قەرار بێ بیمە تەندروستیەکان بدەن، قەرار بێت هاوڵاتیانی کوردستان لەو سانداردانە لەو مافانە بەهرەمەند بن. ئەو کاتە بێگومانە بەبیر لەوە بکەنەوە کە بیرێک لە حاڵی ئەو دام و دەستگای سەرکوت و زیندان و دام و دەستگا پان و پۆڕە میدیاییە بکەنەوە کە ملیاردەها دینار و دۆلاری تێدا سەرف دەکەن ساڵانە و
ساڵانە و مانگانە ئەبێ بیرلەوە بکەنەوە کە بودجەی ئەمانە ببڕن ئەو ئیمکانات و داهاتەی کە سەرفی دەکەن بۆ ڕاگررتنی ئەو حاکمیەت و دەسەڵاتە چینایەتی خۆیان سەر بکەن بۆ خزمەتگوزاریەکانی ژیانی هاوڵاتیانی کوردستان، بۆ بیمەی بێکاری، بۆ بیمەی تەندروستی، بۆ بیمە ڕیفاهیە جۆرا و جۆرەکان و ئەمە کارێکە بەپەی منتەق لەگەڵ بەرژەوەندی چینایەتی ئەوەندە ناگونجێت. بۆیە بەبێ خەباتێکی جددی چینایەتی ڕادیکاڵی چینی کرێکار و بێبەشانی کۆمەلگا زەحمەتە بتوانین تەسەوری ئەوە بکەین کە کوردستانێکمان دەدێ کە تێیدا بیمەی بێکاری هەیە، کە تیایدا بیمە دەرمانی و تەندروستیەکان وەکو مافی ئاسایی بۆ هاوڵاتیان دابین کراوە، بەبێ ئەم خەباتە چینایەتیە ڕادیکاڵە، بەبێ ئەم ڕێکخراوە کرێکاری و جەماوەریە ڕادیکاڵانە کە بتوانن ئەم بۆ ڕازیەی ئەمڕۆی کوردستان حاکمیەتی چینایەتی ئەمڕۆی کوردستان تەسلیم بە وەها هەلومەرجێک بکات، هیچێک لەوانە قابلی ئەوە نییە لە چوارچەوەی دەسەڵاتی چینایەتی ئەمڕۆی یەکێتی و پارتی و بۆرژوازی خۆوڵاتی کوردایەتی بتوانێت لە ژیانی کۆمەلگای کوردستان و هاوڵاتیانی کۆمەلگای کوردستانە مانایەک پەیدا بکات. لە هەموو دنیا شەروا بووە، ئەگەر لە دنیادا بیمەی بێکاری هەیە، ئەگەر لە دنیادا ئاستێکی دیاریکراو لە ئاسایش و ئارامی و ئاستێکی دیاریکراو لە مافانە گۆڕاون بە قانونی هەندێک لە کۆمەلگاکانی دنیای ئەمڕۆ تەنیا بە خەباتێکی ڕادیکاڵی گەورە و عەدالەتخوازی چینی کرێکار و چەپی و چەپ و کۆمۆنیزم و تەنانەت بە شۆڕشی گەورە و هاتنە مەیدانی زۆر گەورە بەدەست هاتوون و گۆڕاون بە یاسا. لە هیچ شوێنێکە لیبرالیزم خۆ بەخۆ نهاتوە ئەو مافانە وەکو مافی سروشتی و ئاسایی چینی کرێکار و چینی بێبەشەکان تەنانەت لە جەرگەی تەمەدونی ڕۆژئاوادا ڕابگەێنێ. بە پێچەوانەوە خەباتی زۆری چینی کرێکاری لە پشتە خەباتی چەندینەوە لە چینی کرێکار و ڕابەرانی ڕادیکاڵ و ئاعترازاتی گەورەی ڕادیکاڵ و شۆڕشی گەورەی لە پشتە و بۆیە بێگومان دابینبوونی هەر مافێک لە کوردستان لەوانش مافی بیمەی بێکاری پەیوەندی بە ئەم خەباتە چینایەتیەوە هەیە، بە لە مەیداندابوونی ڕێکخراوی چینی کرێکار و جەماوەری چینە بێبەشەکان هەیە بۆ فەڕزکردنی ژیانێکی باشتر، بۆ بەدیهێنانی هاوسەنگی هێزێکی باشتر بە قازانجی ژیان و ئاسایشی جەماوەری چینە بێبەشەکان و جەماوەری چینی کرێکار و تەواوی کۆمەلگای کوردستان. ئەمە ئەو ڕێگایە کە تا ئێستا تاریخی واقعی مێژووی واقعی پێمان ئەڵێ کە دەتوانێت ئازادیەکی زۆرتر بێنێ، ڕیفاهەیەکی زۆرتر فەڕزکە، ئاسایشێکی زۆرتر بکە بگۆڕێ بە یاسا. ئەمە هەر ئێستا وەکو دەیبینین بەڕادەیەکی دیاریکراو لە دەستوری خەباتی جەماوەری چینی کرێکار و چینە بێبەشەکاندایە سەر و سەدای ئەو جۆرە بزوتنەوەیانە، بزوتنەوە کرێکاری ڕادیکاڵانە خەریکە لە ئێران و لە کوردستان و عێراقیش بە دەرەجەیەک سەر دەردێنن و هیوادارین کە ئەم خەباتە بتوانێت بەربگرێت و بتوانێت ئەو بزوتنەوە، ئەو ڕێکخراوە کرێکاریانە، ئەو ڕابەرە کرێکاریانە، ئەو نەوە ڕادیکاڵە عەدالەت خوازە بێنێتە دەرکە بتوانێت لە مەودایەکی کورتی مێژوویدا هاوسەنگی هێز بگۆڕێ تا بکرێت بتوانین کوردستانێکی ئارام و ژیانێکی باشتر و ئازادتر لە کوردستانە بە چاوی خۆمان ببینین.